دۆزینەوەی ڕێگەی نوێ جارێک لە قسەکان ئەمە دووبارە کردەوە لە ئەگەری خوا نەخواستە درێژەکێشانی جەنگەکە و قەتعبوونی دەواازە سنوورەکانی ئێمە لەگەڵ وڵاتی ئێران دۆزینەوەی سنووری نوێ لەلایەنە بازرگانانی ئێمەوە کارێکی ئاسانە بەم دەست و پێ دەکرێت ئەرخۆی ساکە درێگاکە هەیە ئەمە بۆ نمونە ئومر قەسر و ئیبراهیم خەلیلمان هەیە لە تورکیاوە یعنی ئێمە گەورەترین تیجارەتمان لەگەڵ تورکیایە نەک لەگەڵ ئێرانە ینی زۆرترین کاڵامان تورکیای وڵاتە عەرەبیەکانە ئەنسا بۆ نمونە بۆ شیرێمەنی بەدیلی ئێمە بانی قەتەر ئەتوانین لێوە جارێکی تر شیرێمەنی لە ئەوروپا ینی پەکمان ناکەوێتەوە من ئەو دڵنیایان بە هاوڵاتیانی شاری سلێمانی بە بێخەمی لەوە دڵنیا بن باشە ئەگەر ڕێژێکم پێ بڵێ ئەو ئاڵوگۆڕی کە ساڵانەیە لەگەڵ وڵاتێک و ئێران هەمانە بەراورد بۆ ڕێژەیە کە لەگەڵ وڵاتی وەکو تورکیا هەمانە ڕێژەکە چەند بۆ چەنە ئێستاگە و ئاڵوگۆڕی کە لەگەڵ ئێرانە هەمانە 5 بۆ 6 ملیارە ئەمە ساڵانە بەڵێ ساڵانە 5 بۆ 6 ملیار دلارە کە ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە لەگەڵ ئێرانە بە ترانزیتەوە لەگەڵ تورکیا لەگەڵ تورکیا بۆ 12 ملیۆن دلارە ملیار دلارە نای دوقاتی ئەم ڕێژەڵێ یعنی ئێمە زۆرترین بازرگانیمان لەگەڵ تورکایە بە ترانزیتەکانی شۆسە چکار لەبەرێمە کۆمەڵەشتمان لە وڵاتانی ترۆزار لەبەری کە لەو کاتەوەی کە مەنەسا دامەزرا و حکوومەتی عێراقی لە ڕێی بانکەوە ئیشەکات ئێمە زۆربەی بازرگانەکانمان ڕووی کردە ئومر قەسر و ئیبراهیم خەلیل دامەزراندنی ئەو سەکۆ ئەلکترۆنیە کاریگەری هەبوو لەسەر ئاسانکاری جموجۆری بازرگانی طبعاً چکار لەبەرەوەی کە هەموو بازرگانێکە کاتە پارێکی لە ڕێی بانکەوە حواڵاکە گەڵای بە 132 بۆ تەحویلکردەوە چۆن ئاسانکاریەکی زۆر باشی هەبوو و کاریگەری خۆی هەبووە باشە کەواتە ئێستا ینی من لە کۆی قسەکانی بەڕێزەوە تێگەشتم هەتاکو ئێستا شتێک نییە بە ناوی کەمی خۆراک و گرفتی خۆراک لە بازارەکانی ئێمە و ئەوەشی هەمانە تقریبەن تاکو 6 مانگی دیکە کێشەی خۆراک لە کۆگاکانی ئێمەدا نییە حتاوەکو 6 مانگ زیاتریش تا 6 مانگ زیاتر لە کۆگاکانی ژووری بازرگانی سلێمانی بازرگانەکان کۆگایەکی باش قەزم کراویان هەیە هیچ گرفت و کێشەیەک دروست نابێت هەتا 6 مانگ زیاتریش لەمڕۆ یەک کاڵا داغڵ نەکە هێتا 6 مانگ بۆ 7 مانگی تریش هیچ گرفتێک دروست نابێت ئەم قسەیە بۆ پارێزگایەکێک و هەولێر و دۆک و هەڵەبجەش ڕاستە بەڵێ چکە ئەوانش بە هەمان شێوە ئینیانێت چکار لەبەر تا بۆ باشووری عێراقیش لەبەری کە ئێمە زۆربەی بازرگانەکانی خۆمان هەموو وەکالەکان وەکالتە ڕێیسەکان لە سلێمانی و لە هەرێمی کوردستانی هەتا بۆ باشووری عێراقیش کە خۆراک ئەڕوات لە چەند ڕۆژی ڕابردوودا هیچ هەماهەنگی و کۆبوونەوە و کۆنتاکتێکی هەبووە لە نێوان ژوورەکانی بازرگانی لە هەرێم بۆ ئەوەی مەتبەخێکی پێکێنە مەتبەخێک پێک بێنن بۆ هەر بارودۆخێک ئەگەر بێتە پێشەوە حتا ساکە بەس لە یەکێتی اتحادی عێراق کراوە و کۆبوونەوەیە بە چەند ڕۆژی پێشووە کۆبوونەوە کراوە هەموو هەر چوار هەڵەبجەش ئەم جارە بە خۆشحاڵیەوە بوو بە ئەندامی اتحادی بەقا خۆی پێشتر هەوو بەس ئەم جارە لە دوای بە محافظبوونی بە ڕسمی بوو بە ئەندامی یەکێتی اتحادی عێراق و لەوێ ئەو کۆبوونانە باسە و پلانانە کراوە و پێشاتانی کێتە پێشەوە لە عێراقا لە ئایندەیە هەماهەنگێکی زۆر باشەی لە بینی جوورە بازرگانەکانی هەرێم و عێراقیشە یعنی عێراقیش بەشێک دەبێت لە ئەو پلانانێکەوە هەتانە لێرە طبعا عێراقیش بەشێکە لەو پلانانێک کە هەیە بەس هەرێمی کوردستان بە تایبەتی تر یعنی ئەمە هەر چوار ژوورە بازرگانەکە پلانێکی داڕژا و تۆکمۆی هەیە بۆ هەر ئەگەرێکە هەر پێشاتێکە بێتە پێشەوە لە ئایندەیە باش عێراق بڕیاریدا کە کۆمەڵێک ڕسمی گومرگی نوێ لەسەر کاڵا و شمەکەکان بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان دابنێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوە و جۆری نرخەکان بە تاکید هەموو زیادبوونێکی باجی گومرگی تەسیری هەیە لەسەر بازار